کاکە هوەری کوردی هەروەچ خۆیتی نەئەمن نەما مۆستا زاهیر ئەگەر 100 کەسی دیکەش لە هونەرمەندان کۆچ بکەن هوەری کوردی بەس ئەوەندەیە ئومێدەوارم هوەری کوردی بکەوتە بنەستی ئینسانی پاک مرۆڤەکی پاک بیتن کەپتانی خزمەت بە هوەری کوردی بکاتن دەنا تەسیر ناکاتن بەوەی بەس ئەوەندەیە بری تەسیر لەوەی دەکاتن کە کەسایەتی مامۆستا زاهیری وەکو خۆی کەسایەتی کەس نییە جێی بگریتەوە یعنی حتا ئێوارێ بری هونەرمەند کاکە هونەرمەند کە ڕۆی یەکی دیکە نییە جێی بگریتەوە زاهیر زاهیرە مثلەن با ناوی کەس نینم فران کەسە تەواو قۆناغی جوانی هەبوو بگرە ئەتو ئەمن سەرەتایی ناسینم لە هەبوو نەبووی بوو کە پێکەوە بووین کەسایەتێکی جوانی دەدیت دوایە کە پاشی ئەوەندەی کەوەکانی قەرەچووغمان کرد کە دەوری جەوهەراغا و ئەمن دەوری قادراغەم هەبوو دوایە کە خوای گەورە تەندروستی داینێ بەداخەوە ئیدی ئەو پار ئەو وەختەی ئەمرێ خوای کرد ئادیابینی یەکشمان پێکەوە کرد ئیدی دەوری جوانی هەبوو کەسایەتێک بوو لۆیش دەبینی ئەو خەرکە و ئێستاکە و خەرکان لێرە ئامادە دەبن دەنا خۆ لە بۆ هەموو کەسەکی خەرک نایەتن وەنێ دیارە دەبی شتێکی وەک کوردەواری گوت شتێکی چاندیە بیدووریتەوە تا ئەو خەرکە بێن پێشوازی لێ بکەن و یادی بکەنەوە.